سڵاو من ئەمان نەزمەدین لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. بەرنامەی ئەمڕۆمە لە دوو تەوەر پێکات و لە تەوەر یەکەم باس لە کاریگەری نرخی نەوت لەسەر ئابووری هەرێمی کوردستانەکەین. هەروەها لە تەوەری دومی بەرنامەکە باس لە دۆخ و گوزەرانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەەوە دەست پێیەکی. لەگەڵ دابەزینی نرخی نەوت هەرێمی کوردستان کەوتە قەیرانێکی گەورەی داراییەوە، چونکە گەورەترین سەرچاوی داهات لە هەرێمی کوردستاندا نەوتە. ئەو کات حکوومەت بۆ دەربازبوون لەو قەیرانەی تێی کەوتبوو دەستی بۆ پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران برد. باڵێنیشیدا کە ئەگەر نرخی نەوت بەرز بوویەوە ئەوە چاو بە شەوەی پاشەکەوتەکەدا دەخشێنێتەوە. ئەمڕۆ بۆ یەکەم جار دوای 8 مانگ نرخی نەوت گەیشتە سەرووی $50. ئایا بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری لەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان چی دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە هەر یەکە لە بەڕێزان شاڵاو عەبدولخالق شارەزا لە بواری نەوت، هەروەها کۆڤان تەحسین شارەزا لە بواری بەرهەمهێنانی نەوت میوانی باسی ڕۆژ. بەخێر بێن بۆ بەرنامەی باسی ڕۆژ. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین مامۆستا شاڵاو لە بەڕێستانەوە، ئەمڕۆ بینیمان نرخی نەوت لە بازاڕەکانی جیهانە گەیشتە نزیکەی $51.8. ئەگەر پرسیارەکە بەو شێوە گشتیە بکەین، بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان چێت؟ بەڵێ پێشەکی سڵاو لە بەڕێست و لە ئێوارە باش و سڵاو ڕێز لە بینەرانی و کوردستان 24 خۆشەویست. سەرەتا من ئەمێ باز لەوە بکەم کە فعلەن ئایا کاریگەری ئەبێتە ئەم بەرزبوونەوەی لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵێ کاریگەری ئەبێ، بەڵام لە ماوەی درێژدا. بەڵام ئەگەر بێت و ئەو وەڵامی ئەو پرسیارە بینەوە کە ئایا ئێستا زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەکەن ئەویش ئەوەیە ئەی باشە کە کاریگەری هەیە، بۆچی باری دارایی و بژێوی و یاخود موچەکەمان ڕاستەخۆ ئەم کاریگەری بەسەرەوە دیار نییە. بۆ وەڵامدانەوەی ئەوە یەکەم جار ئەبێ لە ڕووی پیشەسازی نەوت و گازەوە دەست پێ بکەین، واتە لە ناو بازرگانی نێودەوڵەتی و زەو گازە شتێک هەیە پێوترێ چۆنێتی ئەنجامدانی گرێبەستەکان. لە ناو بازاڕی نێودەوڵەتی و زیاد دوو جۆر گرێبەستی گشتی هەیە بەسەریع. یەکەمیان فیوچەر کۆنتراکتە، ئەوەی کە ئۆپشنال کۆنتراکتە. حکوومەتی هەرێمی کوردستان هەموو مانگێک کۆنتراکت ناکە، واکە واتە چەند مانگجارێک کۆنتراکتەکە و بە سەری کی دیاری کراو، واتە ئەو کۆمپانیانە بەسەرێکی دیاریکراوە، واتە مەرج نییە ئیمڕۆ دۆلار یاخود ئیمڕۆ دۆلار دابەزێ نەوت بەرز بێتەوە، چکەوەش پەیوەندی هەیە بە یەکترەوە، یەکسەر بڵین وڵای ئەمە موچەکانمان ئەم مانگە زیاکە، هیچ بەو شێوەیە نییە. لایەنی دووهەمی ئەگەر وردی کەیتەوە چۆنە، ینی چونکە زۆر کەس تا ئێستا لەوە تێناکات. بەڵێ لە ناو پیشەسازی بازرگانی بۆ نمونە ئێستا نەوت بە $50 ئەگەر ئەمڕۆ حکوومەتی هەرێم کۆنتراکت بکات بە $50 بۆ ماوەی 3 مانگ، لە دوای مەسەرەن لە نیوەی ئەم 3 مانگە نەوت بێ بە $70 ئەو هەرە بێ بە $50 بیدات. ئەم قسەیە زۆر ڕاستە، ئەم قسەیە زۆر ڕاستە. اینجا ئەمە بەشێکی ئێمە وەڵامی ئەینەوە ئەڵین ئەمە هۆکارەکەیە، بەشێکی تری ڕخنەیەکە لە حکوومەتی هەرێم و تەبێژەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان و بەشی ڕاگەیاندنەکەی کە ئەوان ئەبێ بە شێوەیەکی شەفافانە بڵێن ئەم جۆرە کۆنتراکتەمان کردووە، بەم شێوەیە نەوتە فرۆشین، بەم شێوەیە گازەخێنە بۆچی بەم شێوازەیەکەن ئەوەی ئێوە بەڕاستی ئەم پرسیارە بەشێکی پەیوەندیدارە بەو نائارامیە سیاسیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ململانەکان لەگەڵ حکوومەتی بەغا و لەگەڵ لەسەر ئاستی ئەقلیمیش لەگەڵ ئێران و ناوچەکەیە لە ناو خۆشە بەو نائارامە سیاسی کە ئێستا لە نێوان پارتە سیاسەکانە هەیە کە بەڕاستە و خۆی بۆیە ئێمە ئەڵێن ئەم کاڵایە کاڵایەکی سیاسی و ئابووری و کاریگەری ئابووری و سیاسی هەیە، ئەمەیە کە ئێستا پێمانەڵێ فعلەن ئەوە هۆکارە سیاسیەکانن بەشێکی نایڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە هەموو شتێک کەشفکە، یاخود بڵین هیچ نەبێ کۆمەڵێ زانیاری ئەترسیە کەشفیکە، بەڵام ئەبێ لە لایچکە ئەو توانایی هەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیە ئیدارەی حکومڕانی بکە کە فعلەن هاوڵاتیەکانی هیچ نەبێت تووشی قەلەقی نەکات لە بەخاتری پارتە سیاسیەکان. ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە، بۆیە ئەمە لایەنێکی بوو کە باسمان کرد. اینجا ئەگەر ئەتەوێ باسی ئەو کۆنتراکتا بکەین، دایمە حکوومەتەکان بە شێوەیەکی گشتی لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتەکان ئەوانەی کڕیاری نەوتن، ئەوانەی کڕیاری گازن، دوو جۆر کۆنتراکتیە دانی چەند پێوترێ فیوچەر، واتە لە ماوەی 3 مانگە 6 مانگە ساڵێکە من کۆنتراکت لەگەڵاکەم شەرتیش نیە هەر بە $27 بێ، لەوانێ بە $40 بێ، واتە تەقدیری هەموو زەمانێکەکەن، هەموو بارودۆخێکەکەن. ئەمەیان یەکێکە لەو
کۆنتراکتانەیە کە زۆر باوە لە نێوان دەوڵەت و کۆمپانیاکانە جۆرێکی تر هەیە پێوترێ ئۆپشناڵ واتە تۆ لە هەر کاتێکە ئەتوانی وازی لێبێنی ئەمە زوربەی لە نێوان بازرگانانی نەوتە هەیە لە نێوان هەرێم و کۆمپانیاکانە کەمترەکرێ نێوان دەوڵەت و کۆمپانیاکانە واتە هەر کاتێ مەخسەن نەود بەرز بۆ من بڵێم وازی لێنم یان بڵێم لە ماوەی 10 ڕۆژە من بۆ نەلێتە کڕم ئەگەر بەرز بۆ یاندا بەزی من بەجێ هێڵم بەم شێوێ نیە بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان دایمە کۆنتراکتەکانی مودەیە ئەمە هۆکاری سەرەکیە کە ناتوانێت ڕاستەوخۆ کار بکاتە سەر ئەوەی کە پرسیارێکی کە لێرا بکەم ئەگەر گریمان بە 50 کردی و سبەی نییە بوو بە $40 هەر بە 50 فرۆشە لەو کاتەشە بێگومان ئەجاوە حاڵەتێکە ئەبێ لە جۆری بۆندەکانە دیاری ئەبێ بکرێ واتە بۆیە ئێمە ئەم ڕخنێمان لە حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتەکان هەیە بە شێوەیەکی ئەکادیمیانە ئەویش ئەوەیە کە بە شێوەیەکی بەلایەنانەش چکە هەموو کەسە سیاست ناکە لێرە کۆمەڵێک کەس هەیە هیوایە تەنها ئێ و موچەکەی وەرگێ واتە تو ئەبێ پێمان بڵێ چ جۆرە کۆنتراکتێکە کردووە بە چەنە ئیفرۆشی بۆ ماوەی چەنە ئیفرۆشی لەم حاڵەتەیە هەمومان دڵنەوەی یەکمان لەلایە ئەبێت کە حکوومەتەکەمان ئەوێ بەرەو چه ئاراستەیەک بڕۆی ئەمە بەشێکی بابەتەکەی بەشێکی دووەمی بابەتەکە پەیوەندیدارە بەو قسە و باسێکی ئێستا لە ناو خۆی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە ئەویش قەیرانی دارایی و ئابووری زائیدن ئەو جەنگە نەگریسەی گروپی تیرۆریستی داعش کە نەک تەنها هەرێمی کوردستانی تێکەوتووە بەڵکو زوربەی وڵاتانی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئینجا وڵاتانی فرۆشیاری نەوت لەسەر ئاسی نێودەوڵەت زۆر باشە مامەسا کۆڤان لە سەرەتای دۆزینەوەی نەوت لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە بۆ پێش 10 ساڵ بگەڕێنەوە ینی خەڵک وا پێشبینیە کرد کە نەوت بێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دوای 10 ساڵ لە دۆزینەوە و وەبەرهێنان و دەرهێنان و بە بازارکردن و فرۆشتنی نەوتە ئەو بارودۆخی هەرێمی کوردستانە کە ئێمە ئێستا ئیبینین چی لێ هاتووە ئێمە زۆر کەس ئێستا خۆزگە بە پێش دۆزینەوەی بەڵێ خەلەلەکە لە چوا بوو بەر لە هەموو شتێک سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 سوپاس بۆیەوە بەر لە هەموو شتێک دەمێ بگەڕێمەوە ئەو کاتێک کە لە سەرەتای 2007ەوە کە دەست کرا بە گەڕان بە دوایەوت و جۆری ئەو گرێبەستانەی کە پێی وترێ گرێبەستی هاوبەشکردن لە بەرهەمێنان لەگەڵ کۆمپانیا بێنە واتە تۆ کۆمەڵی کۆمپانیا تێنا کردت بە شەریک کردت بە هاوبەش لەگەڵ خۆت بۆ ئەوەی هاوبەشت بێ لە بەرهەمێنان دواتر قازانجەکەشی تر بە جۆرێک بە سەدایەک بە سەدا چەندە عادەتەن 15 بۆ 30 دابەشی بکەیت طبعا پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو کە نەوت ڕێژەی بەرهەمێنان بەرز بکاتەوە لە هەوڵی بەردەوامیشدا بوو کە خۆ دەزانین لە ساڵی 2013 و 14 لە وتەکانی ئەگەر بگەڕێنەوە سەر وتەکانی وەزیری سامانە سروشتەکان دەبینین کە لە ساڵی 2016 پێشبینی دەکات نەوت بگاتە ڕێژەیەکی یان بڵێن ڕێژەی بەرهەمێنان بگاتە ئاستێکی پێوانەیە کە 2 ملیۆن بەرمیلی ڕۆژانەیە بەڵام دەبینین هەر لە 500,000 بەرمیلی ڕۆژانە با بڵێن ماوەتەوە ئەوەش چەندین هۆکار هەبوون کە وای نەکرد ئەو پلانێکی حکوومەتی هەرێمی کوردستان بالفعل هەی بوو سەر نەگرێتن ئەوانش چەندین هۆکارن وە خۆ دەزانین لە 2014 ئێمە خەریکی شەڕێکین باشترین نمونە بریتی بوو لە وەستاندنی پرۆدەکشن وەستاندنی بەرهەمهێنان ئەویش بەهۆی چەندین هۆکاری جیاواز یەک لەوانە شەڕی داعش کاتێک کە داعش با بڵێن هێرشی کردە سەر ئەو ناوچانە چەندین ناوچەیت کۆنتترۆل کردەوە بە جۆرێک کۆمپانیەکان دەستیان لە کار هەڵگرت یاخود بڵێ کارەکانیان ڕاگرت کەمترینیان بریتی بوو لە 6 مانگی گەڕان و ئەگەر ڕابگری کەواتە بەرهەمێنانیش ئۆتۆماتیکی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دوا دەکەوێتن یان هەندێکیان هەبوون ئەسڵان نەگەڕانەوە هەندێکی تریان پێشبینیان دەکرد بۆ نمونە نەوتێکی زۆر بدۆزنەوە لە شوێنێک کە بەداخەوە نەوتیان نەدۆزیەوە بۆ نمونە چەندین کۆمپانیا لە ناوچەکانی ئاکرێ کە نەوتیان نەدۆزیەوە کەواتە ڕێژەی بەرهەمێنان نەگەیشتە و ئاستەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بۆ دەڕشت بوو دووەمیان کێشەی ئەو کێشانەی کە لەگەڵ بەغدا هەمان کێشە یاسایی دەتوان بڵێم سیاسیەکان ڕەنگە لە کێشە یاسایەکان و دەست پێ بکەین بۆ نمونە کێشە یاسایەکانی ئێمە لەگە بەغا کاریگەری لەسەر مەسەلەی بەرهەمێنان و بازارکردن و فرۆشتنی نەوچی بەڵێ گەورەترین کێشەی ئێمە لەگەڵ بەغدا بریتیە لەوەی کە تا ئێستاشتا ئەو لەحزەیەش حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بە جۆرێک با بڵێن دەتوانین بڵێن بە ئازادانە نافرۆشێتن لەبەرەوەی کەیسێکمان هەیە پێش تقریبان ساڵ و نیوەکە لە پێشدادگای یاسەمەی فرۆشە بە دزیەوە ینی من ناتوانم بڵێن بە دزیەوە بەڵام حکوومەتی بەغدا ئیدعای ئەوە دەکات کە بە دزیەوەیە
حکوومەتی بەغدا لە هەمیشە لە هەوڵی ئەوەدا کە شکایەت بکاتن داوا ڕەفع بکات لە پێش محاکمی نێودەوڵەتی لە پێش دادگای وڵاتانەی کە نەوتەکەی بۆ دەڕاتن لەسەر ئەو کەسانەی کە پێی دەڵێن بایەرەکان کڕیارەکانی نەوت باشترین نمونەمان هەیە دادگای لە پێش ئەو کەیسێکە لە پێش دادگای تێکساسی ئەمریکی بوو پێش ماوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانم بڵێم کەیسەکەی دۆڕان ناشتوان بڵێم بردیەوە باش کاریگەری و کەیسە چی بوو لەسەر کاریگەری و کەیسەوە بوو بریتی بوو لە کەیسێک کە حکوومەتی وەزارەتی نەوتی حکوومەتی بەغدا داوایەکی ڕەفع کرد لە پێش دادگای تێکساسی ئەمریکی لە زدی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە زدی ئەو کەسەی کە کڕیار بوو نەوتەکە بڕیار وابوو داخلی خاکی ئەمریکا بێتن بەڵام لە دەرەوەی خاکی ئەمریکا لە ئاوە بڵێن ئازادەکان ماوە نەیتوانی داخل بێ بۆ ماوەی دەتوان بڵێم زیاتر لە 6 مانگ ئەو نەوتە لە ناو کارگۆکە ماوە زایدەن ئەمە هەموو ئەو کرەیەکە کە ڕۆژانە بە هزاران دلار 5,000 تا 6,000 دلار دەخەملێنرا نەوتەکە ئەو کات بە 100 شتێک دلار بوو طبعا 1 ملیۆن بەرمیل بوو ئەو بڕا ناتوانرا لەوێ بفرۆشێت ناتوانرا لەوێ بە بازار بکرێت ناچار سەحبی ئەو کەشتێک کرایەوە و پێم وایە وەکو لە کەیسەکە ئاماژەی پێکراوە لە ئیسرائیل فرۆشراوە بە سعرێکی تەمان زۆر کەم لە بەرەوەی دوای 6 مانگ دوای دابەزین نرخی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان چیتر ناتوانێت بۆ نمونە نەوت بفرۆشێتەوە بە وڵاتێکی وەکو ئەمریکا لە بەرەوەی لەوێ کەیسێک هەر کاتێک چێ داخلی ئەو خاکی ئەمریکا بێتەوە نەفتە یان نەفتی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو خاکی هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت ڕەوانەی ئەوێ بکرێتەوە حکوومەتی بەغدا دەست دەکاتەوە بە کەیسەکەی دەست دەکاتەوە بە جوڵاندنی ئەو داوای یاسایی کە هەیبوو لە زدی یان لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکید حکوومەتی بەغدا وەکوتم لە هەوڵی بەردەوامدا لە هەر شوێنێک بۆی بکرێت شکایەت لە حکوومەتی شێوازی ئەم فرۆشتنی ئەم نەوتەی هەرێمی کوردستان ئێستا چۆنە شێوازی فرۆشتنی ئەو نەوتەی کە لە کێڵگەکانی ژێر با بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت دوایەوەی کە ڕەوانە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ڕوونیە نەوتەکە بەکێ دەفرۆشێت هەموو کات دیایەوە دەکات کە بازرگانەکانن نەفت دەفرۆشن ڕاستە بازرگانەکانن بەڵام بە کەشتی دەتوانین بڵێن بچووک بۆی حکوومەتی بەغدا ناتوانێت تراکی بکە بۆی ناتوانێت بە دوواداچوون بکە بۆ ئەو نەوتێک کە لەکوێیە سەرچاوی ئەو نەوتێک کە بۆ ڕۆیشتووە کە فرۆشتێتی لەکوێیە بۆی ناتوانێت شکایەت بکاتن ئەمەش تەبعاً وا دەکاتن کە نەفتەکە هەم نەفتەکە بە سعرێکی کەمتر بفرۆشێ و هەمیش زەحمەت تۆ کڕیار بدۆزیەوە بۆ ئەو نەوتە ئەمەش وای کردووە کە تا حدێک نەوتەکە بە هەرزانتر بفرۆشێتن و هەروەها ڕێژەی بەرهەمهێنانیش هەتا حدێک لەو ئاستەیکە کە هەیە ڕابگیرێتن یاخود بڵێن زیاد نەکاتن باشە بامەسە شڵە ئەو نەوتەی هەرێمی کوردستانی فرۆشێت بە هەمان ئەو نرخەیە کە ڕۆژانە ڕاگەێنرێت ئەوەی کە ناو بازاری نێودەوڵەتی بەڵێ نەخێر بێگومان نەخێر بەڵام پێشەکی پێشەوەی وەڵامی پرسیاری بەڕێزە بەمەوە پێم دوو تێبینم هەیە لە قسەکانی مامۆستا لەسەر قسەکانی مامۆستا کۆڤان یەکەمینیان حکوومەتی هەرێمی کوردستان من لێرە وەکوم حامی قسە ناکەم بەڵام با وەکو داتاکان وەکو خۆی بگا نەیوتۆ ئێمە ئاستی هەناردەکردنمان مەخسەن ئەگەینە 2 میلیۆن ئاستی بەرهەممان و ئەوەی کە ئێستا ئەو ئەینێرێت تەنها 513 تقریبا 500 شتێکە 513 میلیۆن بوو بەس بۆ ئەم مانگە هزار بوو ڕۆژانە 513,000 ڕۆژانە بوو نزیکەی 15 میلیۆن و تقریبا 16 میلیۆن بەرمیل بوو لە ماڵیەکە واتە ئەو تا ئێستا ئەمەش هەمووی نییە بەڵکو تۆ لە ئاستی من تەسەوڕەکەم ئاستی بەرهەمهێنانی حکوومەتی هەرێم نزیک بوو بێتەوە لە 1 میلیۆن بەرمیلەوە وەکو ئەوەی کە چاوەڕوانەکرا لە نهایەتی مەخسن لە 2015 بەڵ ئەو تقریبا لە نیوەی دووهەمی 2016 پێی گەیشتووە تەسەوڕەکەم واتە ئاستی بەرهەمهێنان جیاوازە و ئاستی هەناردەکردنی شتێکی جیاوازە دووهەمی نیشان شتێکی کە مامۆستا کۆڤان باسی ئەو قورسەیە کرد کە لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لەلایەن حکوومەتی بەغداوە ئەمە بە تەواوەتی ڕاستە بەڵام بەم شێوە قانونیەش نییە لە ناو بازاری نێودەوڵەتیە بازاری نێودەوڵەتی وزە بازارێکی تەواو ئالۆسکاوە وەکو تۆڕێکی جانجاڵۆکە وایە کە فعلەن بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکان ئەیجوڵێنێ نە قانونی نێودەوڵەتی بەڵێ لە کۆمەڵێ سوچا کۆمەڵێ قانونی نێودەوڵەتی کارەکات بەڵام زۆربەی بەرژێوەندیەکان هەمووی بەڕێوە ئەبات و حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوەیەش نییە کە ئێستا لە قۆناغ یەکەمان بڵێ بەڵام ئێستا مشتری بۆ نەدۆزرێتەوە بەڵکو زۆر بە ئاسانی گروپ هەیە گروپی نایاسایین نەوتە فرۆشن ئەنجا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەرێکی جیهان بە ڕەسمی نەوتە فرۆشێتەوە بڵێ ئەمە وا بە ئاسانی بفرۆشێ نەخێر تا ئێستا ئەم کەیسە تا ڕادێ بووە بە کەیسێکی سیاسی اقتصادی ئینجا قانونی لە نێوان هەرێم و
بەغدا واتە لە نێوان دوو حکومەتە کە تا ئێستا زوربەی حکومەتەکانیش ناوەندگیریانەکەن وا خەریکە بانقی نێودەوڵەتی و کۆمەڵی کەسانی بێلایەن لە ئەوم متحیدەیەتە ناویانەوە بۆ سەرپەرشتیکردنی ئەم فرۆشتنەکەواتە ئەمە بە تەواوەتی نایاسایی نییە بەڵکو یاساییە هەوکاری سەرەکی کە بڵێن یاساییە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە حکوومەتی بەغا بە تەواوەتی لە ساڵی 2010 نەیهێش ڕشتنووسی پرۆژە یاساکە لەسەر بنەمای ئەو دەستوری نوێی عێراقی دەربچێ لە پەرلەمانی عێراقی وکواتە تۆ ناتوانین بڵێ حکوومەتی عێراقی لەسەر بەپێ ئەو یاسایش ینی بەپێی بڕیارەکانیش ئەتوانن تەسەڕوفی پێ بکەنە تا پرۆژە یاسایەکە بەتاکید بەم شێوەیە بەڵام یەک ئێستا من حەزەکەم گەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێزە ئەوش ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەم نرخە کە زۆر جار ئێمە ئەبیستین بە نرخی برێن تەفرۆشێ بەڕاستی من شکم هەیە بە نرخی برێن بفرۆشێ چونکە ئەو داهاتی کە هەیە کە وەری ئەگرێ سەرڕای ئەوەی کە دەست حەقەکەشی ئەیاتەوە ناکاتە ئەوەی کە بەراوردی کە بە نرخی برێن تەفرۆشێ دووەمینیشیان کواڵیتی نەوتی برێن کواڵیتیەکی زۆ بەرزە من تەسەوڕ ناکەم ئەم کواڵیتیە تا ڕادەیە گەیشت بێتە ئەو کواڵیتیە و هەروها لە ڕووی مامەڵەکردنیشەوە مامەڵی بازرگانی نەوتی برێند زۆر ئاسانترە ئەمە لەلایەک بەڵام بۆ ئەوەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم شتانە ئەبێ نەختێ ورتر مامەڵە بکات و زۆر جاریش وامان لێ هاتووە ئەندام پەرلەمانیە قسەمان بۆکە لەگەڵ ڕێزیشما کەسیشان پرۆفشناڵین ڕقممان بۆخە لەولا حکوومەتی هەرێمی کوردستان ڕقم وای لێ هاتوو هەرێمی کوردستان هاوڵاتیانەکەی تووشی دڵڕاوکێ بووە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ وەکو ئەڵمانەکان باسەکەن حکوومەتێک بێ بیر کاتێ و مؤسساتی خۆی هەبێ کاتێک کە سیاسە دەرەکە هەرخۆی سیاسەتەکە بگەڵێتەوە نەک خەڵک لەسەر ئەو ینی تۆ نایگەڕێنیتەوە بۆی حکوومەت خۆی ینی لە هەنێ جارە لە هەنێ وەختا خۆی شەفاف نییە لە خستنە ڕووی داتاکان بۆیە خەڵکی تحلیلیەکە بۆ نمونە ئەمڕۆ نەوت بە 51 دلارە ئەندام پەرلەمانیەت ئەڵێ کاکە حکوومەتی هەرێم لە ماوەی مانگی ڕابردووە 15 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە فی 51 کاتە ئەوەنە کەواتە توانێت سێ مەعاشبات ئەمە ئاوایە ئەم حسابە ئەو قسەی تۆ بزەبت ئاوایە کە ئەمەش ینی ئەم لە ئەسڵە ئاوایە ئەم نەخێر بزەبت ئەڵێم ئێستا ئەم وەزع ئاوایە کە تۆ باسیەکەی کە من پێشتر زۆر باسم کردووە ئەمەیە کە مەترسیەکی گەورە دروستەکە بۆ سەر ئاسایشی وزەی هەرێمی کوردستان کە خەڵک وای لێبێ نەوتی هەرێمی کوردستانی خۆش نەوێ ڕقی لێبێ ڕقی لەو دەسەڵاتدارەش بێ کە بەڕێوەی ئەبا کە هۆکاری ئەمە لەسەر وەبەرهێنانە پرسیارە ئاراسی مامەسا کۆڤامکی بەرمیلێ نەوت چەندی حەقدەسیەتی هەتا ئەگاتە ئەو شوێنەی کە ئەفرۆشێت ینی چەندی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە بە حەق دەسوە مشت بگەڕێمەوە سەر تێبینیەکی بچوو من نەموتە بەغدا لەسەر حەقە تەمان هیچ ناڵێم وەکو یاساییەک حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دەستور بە پێی یاسا بە پێی یاسایی نەوت و گاز بە پێی یاسای ژمارە 5 مستحقاتی خۆی نەوتی خۆی دەفرۆشن ئەوە هیچ شکی تێدانیە و من لەوانەیە هەڵە تێگەیشتێکە بوو بێ بەنسبەت فرۆشتنی نەوت و نمونەیەک تێنەوە 51 دلار فرۆشێ جارانی با بڵێن 15 میلیۆن بەرمیلی مانگانەی بکە شتێکی وانە معادلەیەکی وانە بە هیچ شێوەیەک تۆ ئەو 51 دلارت هەیە بەڵام تۆ هەر یەک لەو دلارە دەبێ بینیت تۆ مەسروفاتی ئەو کۆمپانیانە بدەیتەوە کە کاتی خۆی پارەیان سەرف کردووە لە گەڕان لە پشکنین لە دۆزینەوەی نەوت تۆ دەبێ پارەی ئەوان بدەیتەوە دوایەوە کە پارەی ئەوانت دایەوە تۆ دەبی بینی قازانجەکە ئەوە پێ دەڵێن خەرجی نەوت و قازانجی نەوت دوای ئەوە تۆ قازانجی نەوتەکە دابەش دەکەیت لە نێوان خۆت و کۆمپانیەکە ئەوش تەمان بە گوێرە ئیتفاقەیە بە گوێرە ئەو گرێبەستەیە کە پێشتر هەبووە لە نێوان حکوومەتی هەرێم و ئەو شەریکەیەکە کە بە دوای نەوتەکە گەڕاو نەوتەکەی دۆزیوەتەوە لەوێشەوە تەمان ئەو پەنجاویەکەت بۆ نامێنێتەوە کەمترت بۆ دەمێنێتەوە زایدەن باسی ئەومان کرد کە ئەم پەنجاویەکە سعرێکی نێودەوڵەتیە ئایا ئەوەی خۆمان بە 51 دلار دەفرۆشێت من دڵنیام لەوەی کە نەخێر بە 51 دلار نافرۆشێت لەبەرەوەی وتم تۆ لەبەرەوەی ریسکی تایە لەبەرەوەی مەترسی لەسەر ئەم نەوتەی تۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بە سعرێکی کەمتر دەفرۆشێتن دوای ئەوە تۆ دەی قازانجی نەوت بەش دەکەی لەوێش بەشێکی دەڕوا بۆ کۆمپانیەکەم بەشێکی دەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی سامانە کرێبارکردن و گواستنەوە طبعا ئەوانەشی هەمووی دەبی لێ دەربێنی کرێت ترانزیتی پێ دەڵێن کرێ گواستنەوە کرێ مانەوە لە ناو کارگۆکان ئەوانە هەمووی تۆ نەوتت بۆ نەفرۆشێتن طبعا دەبێت کرێ ئەو کارگۆیە بدەیت کە لە ناوی بەجێ دەڵی نەوتەکە طبعا ئەوانە هەمووی پارە لەو بەرمیلە لەو 51 دلار دەباتە دەرەوە طبعا دوایەوە کە دەمێنێتەوە ئیتر دەبێت ئەو جارانی ئەو 15 میلیۆنی مانگانە بکەیت 15 میلیۆن دلاری میلیۆن عفو بەرمیلەی مانگانە بکەیت اینجا ڕقمێکت بۆ دەردەچێت و ئەو ڕقمەش وەکو باست کرد بەداخەوە نەبوونی شەفافیەت و کێشەی گەندەڵی و ئەوانە
بەڕاستی پرسیاری گەورن دەبێ حکوومەت یاریمی کوردستان شەفافانەتر لە راپۆرتی خۆی ماگانەی وەزارەتی سامانە پێم وایە تا حدێک شتێکی باشە من دەستخۆشیان لێ دەکەم بەڵام دووبارە دەبێت شەفافتر بن دەبێت بۆ خەڵکی ڕوونکەنەوە کە ئەم 51 دلارە ئەوەیە بەو شێوەیەدا بەش بووە 50یەکم بۆ نامێنێتەوە من ئەوەندەم بۆ دەمێنێتەوە ئەوە پارەکەیە هی با بڵێن داهاتی مانگێک باش دەبێت بەم شێوەیە بێت لە مادەمێ و پسپۆڕەکەتان لە وەبەرهێنانایە بەڵێ لە کاتی ئێسا پێشبینیەکرێت یعنی کۆمپانیا گەورەکان وەکوانەی کە پێشتر بینیمانە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بۆ بەرهێنانی نەوت ئالم بارودۆخی بەم شێوازەیە لەو بارودۆخی کە ئێستا هەیە بەداخەوە من کاتی خۆی سیمینارێکیشم پێشکەش کرد لە دیداری زانکۆ وەبەرهێنان گەیشتە لووتکە لە 2013 بەڵام دوای ئەو تێکچوونی ئەو پەیوەندیانە نێوان ئێرە و بەغدا تێکچوونی نێوان سیاسەکانی هەرێمی کوردستان با بڵێم حیزبە سیاسەکان ئەو شەڕی کە ڕوبەڕوومان بووتەوە شەڕی داعش بەداخەوە یان ئەو کێشە یاسایانەی کە حکوومەت یاریمی کوردستان هەیەی بۆ منە کێشەی داناگاز و حکوومەت یاریمی کوردستان کە ڕوویەکی زۆر ناشرینی حکوومەت یاریمی کوردستانی پیشاندا بەرامبەر بەو کۆمپانیانە کە لێرە کار دەکەن و هەروە بەرامبەر ئەوانش کە دەیانەوێت بێن لێرە کار بکەن بەداخەوە ڕەنگە بوو بێتە هۆی ڕەوانەوەیەک یان بوو بێتە هۆی جۆرێک لە ڕاوکیەک بۆ ئەو کۆمپانیای کە دانەوێت بێن کار بکەن بەڵام بە تاکید دەکەمەوە کە چەندین کۆمپانیای گەورە هەن لێرە کار دەکەن بەڵام دووبارە دەبێت ئەوانە دڵنیاییان پێ بدرێت دەبێت دڵنیا بکرێنەوە کە مافەکانیان نافەوتێت بەم شێوەیە دوا پرسیارم بۆ ئێوە مامەسا شاڵاو بەم بارودۆخەوە لە چه حاڵەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت پێداچوونەوە بە پاشەکەوتی موچا بکە ئەگەر سعری نەوت با بڵێن بەرز بێتەوە ئەگەر بە کورتی جواب بێتەوە کاتی بەڵێ بەڕاستی ئەگەر ئێمە بەست تەنها پشت بەستین بە نرخی نەوت من زۆر گەشتبین نیم لەبەرەوەی کە نرخی نەوت شتێک نییە کە ئێمە پشتی پێ بەستی لەبەر کۆمەڵی قەرز و شایستی دارایی کۆمەڵی کۆمپانیا بەڵام ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشت بە چاکسازی زائیدەن بەرزبوونەوەی نرخی نەوت لە بژانووی سێکتەرەکان قەنەعەتم وایە کە تا ڕادێ ئەتوانێت بەڵام بەم زوانەنە چاو بخشێنێتەوە بە بوچەی خەڵکی هەرێمی کوردستان بە هەریەکە لە بەڕێزان شاڵاو عەبدولخالق شارەزا لە بواری نەوت هەروەها کۆڤان تەحسین شارەزا لە بواری بەرهەمهێنانی نەوت زۆر سپاس بۆ ئامادەبوونتان باس باڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبەڕێکی کورد لە تەوەری دومی باسی ڕۆژ دێنەوە خزمەت. جارێکتر سڵاوتان دەبێت وەک لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکرد لە تەوەری دووەم باس لە بارودۆخ و ژیان و گوزەرانی خاوەن پێداویستە تایبەتەکانەکەین. لە ماوەی 300 ڕۆژی ڕابردوودا خاوەن پێداویستە تایبەتەکان تەنها یەک موچیان وەرگرتووە کە بڕەکەی 6,000 دینارە. ئەم 6,000 دینارە ئەگەر دابەشی ئەو 300 ڕۆژەی پێنج ڕۆژەی 250 دینارەکات. ئایا هیچ کەسێک لەم هەرێمی کوردستانە دەتوانێت تەنها بە 250 دینار بژیت؟ ئایا پاساو چییە بۆ ئەم ڕۆژانە لەبارەی خاوەن پێداویستە تایبەتەکان تێکەوتوون؟ وەخۆیان دەڵێن ئایا حکوومەت بۆچی سزایان دەدات؟ خاوەن پێداویستێکی تایبەت کە تاکە سەرچاوی بژێوی ژیانی ئەو بڕەهاوکاریەیە کە حکوومەت بەو شێوەی دەیداتێ ئایا دەکرێت بکرێتە بەشێک لە چاکسازیەکان و بارودۆخیان بەو شێوەیە بێت؟ بۆ قسەکردن لەسەر ژیان و گوزەرانی کەم ئەندامان یان خاوەن پێداویستە تایبەتەکان و چەند پرسێکی دیکەی تایبەت و بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێز محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی میوانی باسی ڕۆژە بەخێربن بۆ بەرنامەی باسی ڕۆژ. ئەگەر ئێمە بە داتایە دەست پێ بکەین پێش ئەوەی چینە ناو بابەتەکە ئێستا لە هەرێمی کوردستانە ژمارەی خاوەن پێداویستە تایبەتەکان چەندە؟ یعنی ئەگەر بەراوردی پێشتر و ئێسش بکەین بۆی لەبیر هەڵبەتە لەو کاتێ من دەست بەکار بووم 111,000 کە مندام لە هەرێمی کوردستان بەڵام دوایی ماوەیە کارکردم و بە دوواداچوون ئەمانە کەم کرایەوە بۆ 92,000 کاتێک کە ئێمە ویسمان تەنها موچەی ئەوانە بدەین کە بەفعلی کە مندامی ڕاستەقینەن و خەڵکانێکن کە پێویستە یارمەتیان بدرێ ژمارەیان بوو بە 63,000 کە مندام بەڵام بەهۆی ئەو کێشەی کە هاتە پێشەوە و بەشێک لە ڕێکخراوەکانی کە مندامان کە کاتی خۆی بڕیاری ئەویاندا بوو پاڵپشتی وەزارەت بکەن تاوەکو موچەکان زیاد دەبێت ئەو پاڵپشتیان نەکرد لە کاتی خۆیدا. بۆچی پاڵپشتیان نەکرد؟ ئەم پرسیارە دەبێت لە خۆیان بکرێت لەبەرەوەی ئێمە کاتێک کە لە ئەنجومەنی ڕوبەڕوونەوەی یاخود لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بڕیار دراکە لە کۆی 14 ملیار کە بۆ کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان تەرخان کرابوو کەم کرایەوە بۆ 7 ملیار و ئێمە ڕەزامەندیمان نەدا لەسەر ئەو و ڕازی نەبووین
هاوکات هاتینەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کەمەندامان دانیشتینەوە پێمان وتن کە 7 ملیارە ئێمە دەتوانین ئەم ڕەپارەیە لە ڕێژەی 75 بەسەرەوە بیدەین بە 150,000 تەنها ئەو کەسانێکە هیچ موچەیەکیان نیە چونکە بەشێکیان فەرمانبەرن و ئەوانەی فەرمانبەرن یاخود بەشێکشیان بزنسمانن ینی کار و پیشەی باشیان هەیە بەڵام بەشێکیان هەیە هیچ بژێوێکی ژیانیان نیە ئێمە دەتوانین ئەمانە بدەین وتیان نەخێر ئێمە ڕەزامەند نین لەسەر ئەو بڕەپارە و داوا دەکەین 6مان خۆمان گرتو 6مانگی ترش ئێمە پاڵپشتی دەکەین ئەم بڕەپارەیە دابش نەکرێ تاوەکو پارەکانمان بۆ ئەمان وەکو خۆیان لێ دێتەوە لەبەرەوە ئێمەش لەسەر بڕیاری ئەوانم لەسەر خاوەن پێداویستی تایبەتە خۆیان 300 ڕۆژە موچیان وەرنەگرێت بەشی دومی واتە 4 مانجی یەکەم هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەریان نەگرتووە تۆ لە مانجی 9 و 11 هیچ کەسێ وەری نەگرتووە لە هەرێمی کوردستان بەڵام بەشی یەکەمی کە لە مانجیەکەوە بڕەپارەکە بوو بە 7 ملیار ئێمە ڕەزامەند نەبووین و قسەمان کرد لەگەڵ ئەمان خۆیان ئامادە نەبوون بۆی دابشکەن دواتر ئەو بڕەپارەیە کە ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە گفتوگۆی بەردەوامدا بووین زیاد کرا بۆ ئەوەی کە ئەوانەی ڕێژەیان 65 بەسەرەوەیەوە هیچ موچەیەکی ژیانیان نییە لە مانجیەکەەوە موچەکانیان پێ بدرێ بە بڕێی 150,000 دینار و ئێمە ئەو بڕەپارەیە کە کردی 9 ملیار و 143 میلیۆن ئێمە داوامان کرد کە بەسەر ئەوانە دابش بکەین بەڵام دیار بۆ ڕێکخراوەکان بە هەمان شێوتیان ئێمە داوا دەکەن بە شێوەیەکی یەکسان دابش بکرێ کاتێکش بە یەکسان دابش دەکەی ئەو بڕە دەکاتە 59,500 و 89,500 ینی هەر ئەوەندەیان بەرەکەوێت لە بەرەوەی بڕەپارەکە لەلا ئێمە نییە لە لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانی دارایی ئەم ڕەپارەی ئاوا کەم کراوەتەوە ئەو 150,000 دینارش بەڕای ئێوە ینی وەکو هاوڵاتیەک لەم هەرێمی کوردستانە با نەڵێن وەکو وەزیرەکە وەزیری وەزارەتەشی 150,000 دینار لە بارودۆخێکی ئاوا بۆ کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە و لە ماڵیشەوە وەکو خۆیان ئەڵێن بوون بەبار بەسەر کەس و کارەکەیانەوە و ژیان و گوزەرانی ئەوانیشان تێکداوە بەسە نەخێر ئێمە لەگەڵ ئەوڕانین کەم ڕەپارەیە بەشی بژێوی ژیانی هاوڵاتیەکی کەم دەرامەت یا هاوڵاتیەکی بێ دەرامەت ناکە بەڵام ئەمە چۆن دەبێ هەڵبەتە لە هەرێمی کوردستان دوو سیستەمێک پیادەکراوە بۆ چۆنیەتی دەرکردنی ڕێنماییەکان کە سیستەمی ڕێژەیە واتە ڕێژەی کەم ئەندامی بە ڕێژە دیارکراوە لە چلەوە دەست پێکراوە تاوەکو دەگاتە 100 هاوڵاتیەک کە ڕێژەی کەم ئەندامیەکەی 40% واتە کەسێک ئەگەر پەنجەیەکی شکابێ 40% دەکات بەڵام هاوڵاتیەک کە شەلەلی دەماخی هەیە کە هیچ بژێویەکی ژیانی پێپەیدا نابێ هەمان قیاسیان بۆ کردووە تا 150 بە 150 کە ئەمە نەعەدالیەتێکی زۆر گەورەیە لە بواری چۆنیەتی سیستەمی سۆشیال کە تۆ پیادەی دەکەی لە ئاستی نێودەوڵەتیدا بەو شێوە مامەڵە ناکرێت بەڵکو بە شێوەیەک هاوڵاتیدا بەش دەکرێت ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە بۆ 3 دەرەجە 3 پلە دیار دەکرێت پلەی تند کە کەسێکە هەموو کەمەندامی جەستەی بۆ کۆ دەکرێتەوە واتە لە کاتێکا چاوی نییە لە کاتێکا دەستی نییە لە کاتێکا نەخۆشە مەرزنی هەموو هاوڵاتیەک ئەگەر ئەندامێکی لەشی نەبێ موچەی بدرێتێ مەرز ئەوەیە کە هەر هاوڵاتیەک لەم وڵاتە هیچ بژێوێکی ژیان نەتوانێت بۆ خۆی دابینکە واتە توانای ئەوەی نەبێ لەوانێ بەهۆی نەخۆشیەوە بێ ئەمە ئەم سیستەمێکی دەولیە بەو شێوە مامەڵە دەکات واتە هەموو هاوڵاتیەک کە بەڵێ بیمەی پێ دەدرێت بەڵام لە کوردستان ئەمە نەکراوە لە کوردستان ڕێژەی ئەوە کراوە ڕێژەی دانراوە ئەم ڕێژەیەش هەڵبەتە بە شێوەیەکی ناعادلانە کراوە ئەسڵ وایە بۆ ئێوە کە هاتن ماوەی 2 ساڵە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیتان وەرگرتووە بۆ ئەم شێوە ناعادالەتیەتان بە شێوازێکی عەدالەتی ینی دانەڕشتەوە ئێمە دەبێت لە سەرەتا بزانین کاتێک ئێمە هاتین قەیرانی دارایی بوو و نووسراومان کرد بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەیکەوە ئەم نەعادالەتی هەرگرین و یاساکەەوە خۆی جێبەجێ بکرێ واتە ئەم 150 کە ڕێژەی کەمەندامی زیاد دەکات موچەکەی زیاد بکرێ بەڵام وەڵامی ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە لە کاتی قەیرانی دارایی ناتوانین ئەم ڕەپارانە لە کاتی ئێستادا زیاد بکەین ئێمە ئیشمان لەسەرەوە کرد کە ئەم نەعادالیتە هەر بگرین دوو ئێمە هەوڵماندا کە ئەم ڕێژانە بگۆڕین واتە بەهۆی ئەو تەزەخۆمە زۆرەی کە دروست بووە 111,000 کەمەندام لە هەرێمی کوردستانە حکوومەت ناتوانێت هیچ دەستکاریەکی موچەکانیان بکە بەڵام چونکە بارگرانیەکی قرس لەسەر حکوومەت لە کاتی قەیرانی دارایی دروست دەکات ئێمە ویستمان کە ئەم ڕێژانە گۆڕانکاری بەسەردا بێنین واتە ئەو هاوڵاتیەی کە بەفعلی توانای پەیداکردنی بژێوی ژیانی نییە هاوڵاتیەکە کەوتۆتە ناوجێگا هاوڵاتیەکە نەخۆشە هاوڵاتیەکە منداڵی لەسەرشانە هاوڵاتیەکە کەم دەرامەتە ئەمانە چارەسەر بکەین بەوەی ئەوانەی کە مستحقن و هیچ موچەیەکیان نییە
ئەم موچانە بۆ ئەوان بێ و دواتر وردە یاساکە جێبەجێ بکرێ و موچەکانیان زیاد بکرێ لە 150 بۆ 250. بەڵام ئەوە بوو کە بەشێک لە ڕێکخراوەکانی کەمەندامان ڕێگەیان بەمەنەدا و ئێمە بەڵام لە چاکسازیکردنی خۆمان بەردەوام دەبین و پشکنیەکان دەکەین و ئەوانەی کە بەفعلی کەمەندامی ڕاستەقینن لە کەمەندامەکان دیاریان دەکەین واتە هاوڵاتیەک کە بەفعلی پێویستی بەوەیە کە بژێوی ژیانی بۆ دابین بکرێ ئێمە دامی ئەم سیستەمە بکەین چونکە ئەسڵی ئەو بڕەپارانە یا ئەو منفعی حکوومەت دەیداتە هاوڵاتیەک بۆ ئەوەیەکەوە هاوڵاتیەک لە هەژاری و لە نەداری و لە نەبوونی ڕزگار بکە بۆ ئەوە نییە کە بڕەپارەیەکی پێ بدرێ نەبژێ نەتوانێت ژیانی خۆی دابین بکانە لەوانەیە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە ئێستا بژێوی ژیانیان لەو 150,000ەیە ئەمە بەشی حەبوو دەرمانەکانیان نەکا لەبەرەوە ئێمە لە بیری ئەوەداین کە گۆڕانکاری لەسەرەمە بکرێت بەڵام بەردەوام بووینە لە ئیشەکان لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە کەمەندامان لە یادی 20 ساڵەی دامەزراندنی یەکەم ڕێکخراوی کەمەندامانە جۆرێک لە ناڕەزاییان دەربڕی لە پارێزگای سلێمانی و داوای چارەسەرکردنی کێشەکانیان نەکردێ وەکو خۆیانیانوت ئەو کێشانەی کە چەندین ساڵە دووبارەیانەکەنەوە ئێوە هیچ دانیشتێکتان هەیە لەگەڵ ئەوانە بۆ ئەوەی هیچ نەبێ بگەنە سێغەیەکی دروست بۆ ئەوەی ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن جیا بکرێنەوە و هەموو مافۆ حەق و ئیمتیازاتەکان بۆن ئێمە لەگەڵیان دانیشتوین چەندین جار لەگەڵ ڕێکخراوەکان بۆ نمونە ئەم ماوە درێژەی کە موچیان نەدراوەتێ بۆی هەر بکرێتە سەر سکەیانی هیچ نەبێ موچەکان ئاگداری ئەوان ئاگداری یەکەم بڕیاری لیژنەی ڕوبڕبوونەوەی قەیرانی دارین و هەموم بانک کردوونەوە قسەم لەگەڵ کردوونە بە تەسوید خۆیان بە ڕێژەی زۆرینە و توانە ئەم ڕەپارەمان لە کاتی ئێستا ناوێ ئەمە من هیچ هەنگاوێکم بەبێ ئەوان ناهاویشتەوە ئاگداری هەنگاوەکانن و ئێمە ئەنجومەنی شیاندنی کەمەندامانمان هەیە ئەوان ئەندامن تێیدا ینی بانک دەکرێن بەوەی کەوا لە جەلساتەکان بەشدار بن کە ئەو بڕیارانەی تایبەت بە کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتی دەردەچێت ئێمە شتێک نابێت لەبیر بکەین بە بۆچوونی من ئەم یاسایە لە خۆیدا سەقەتە واتە یاسای خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان بە تەواوی مافەکانی ئەوانی دابین نەکردووە ئێمە دەبێت بە دوای ئەو خەڵکە بگەڕین کە بەفعلی کەسێکە پێویستی بە یارمەتیدانە ئێستا بۆ نمونە لەناو ئەواندا هەیە بە بزنسمانە هەیە مەکتەبی عقاراتی هەیە دوکانی هەیە سەدانیشی تری هەیە لە کاتێکا چاوی بڕیوەتە ئەم 150,000 ئەم 150,000 ئەسڵ وایە ئەوانەی کە توانای داراییان بەهێزە وازی لێبینن بۆ براو خوشکەکانی خۆیان کە کەمەندامن و هیچ موچەیەکیان لە ژیان نییە بەڵام بە پێچەوانەوە ئەمە ناکرێ یاخود بڵین بەشێکی زۆریان هەن کە ئێستا لە کاتی ئێستادا فەرمانبەرن دەکرێت ئەوانش پێداچوونەوەک بەمانە بکرێ مەسەلەن بۆ نمونە هەیە کە ملیۆنێک زیاتر وەردەگرێ پێویستی لەوانەیە بۆ بڕەپارەی نەبێ بۆ نمونە ئێمە هەمان بوو کەمەندامی سەنگەر بڕەپارەیەکی لەسەروی ملیۆنێک وەردەگرێت کەچی ئەم 100,000شی وەردەگرت هەڵبەتە ئێمە ئەومان بڕیوە لە کاتی ئێستادا ئەومان بڕی لە ماوەکانی ڕابردووە گوێبیستی لێدوانێکی بەڕێستان بووم کە وتان نزیکەی 20,000 کەم ئەندامتان لە لیستەکە دەرهێناوە و وتان تەحەدا ئەەکەم ئەگەر یەک کەسیان کەم ئەندام بوو بێ ئەوانەی کە دەرمان هێناون چێ بوونەوەن نە کۆمەڵە خەڵکێک بوو کە موچەیەکی خاصیان وەردەگرت هەڵبەتە ئەمانە هیچیان کەمەندام نەبوون هیچ ئەوەیان تێدا نەبوو و لە کاتی ئێستادا ئێمە بیر لەوە ناکەینەوە کە موچێک کەمەندام و خاوەن پێداویستێکی تایبەتی کە هیچ بژێوێکی ژیانی نییە ببڕین بە پێچەوانەوە ئێمە بە دوای ئەوانە دەگەڕێن کە هیچ موچەیەکی ژیانیان نییە تا فریای ئەوان بکەوین بۆ نمونە لە کوردستاندا لە ساڵی 2013ەوە تا ئێستا هیچ کەم ئەندامێک وەرنەگیراوە بۆ لەبەر تەزەخۆمە زۆرەکە لەبەرەوەی 111,000 کەس وەرگیراوە بەشێکیان تێدا هیچ پێویستی بەوە یارمەتی وەربگرێ بە سەدان خەڵکی پێویست و حاجە ئێستا لە دەرەوەی بازنەی ئەم موچەیە کە ئێمە ویسمان ئەمە گۆڕانکاری بەسەردا بێنین بۆی ئەوانە بکەینە دەرەوە و ئەو خەڵکەش کە تا ئێستا هیچ موچەیەکی وەرنەگرتووە و بە باری ژیانی ناتەواوە ئەوانە بێنین موچە بەوانەش بدەین چونکە تۆ ناتوانیت یاسا لە قۆناغێکە ناوەستێندرێ کۆمەڵ خەڵکێک بێبەش بکەیت کۆمەڵ خەڵکێکش پێی بدەیت دەبێ هەموو وەکو یەک سیر بکرێ ئەو خاوەن پێداویستی تایبەتیە کە بەیانی کەمەندام دەبێت بەهۆی حادیسەیەکی سیارە بەهۆی حالەتێکی دیارکراو بەهۆی کێشەیەک ئایا دەبێت ئەمە بەبێ موچە بمێنێتەوە لە کاتێکە ئەوانی تروەری بگرن ئەمەش مافی خۆیەتی بێ چونکە یاساکە بۆ ئەویش هاتووە بۆ هەر تەنها کەسێک نهاتووە
یعنی ژمارەیەکی یەکجار زۆری خاوەن پێداویستی تایبەت لە 2013ەوە وەرنەگیراوە بەهۆی ئەو تەزەخۆمە زۆرەی کە کۆمەڵە خەڵکێک کەم ئەندام نییە خاوەن پێداویستی تایبەت نییە خۆی خزاندۆتە ناو ئەو لیستە موچە وەردەگرێت یان کەسانێک ژێوی ژیانیان باشە حیزبەکان خزاندونیان نەک خۆیان خزاندی بێتە ناو ئەو بابەت. ئەیتر ئێمە ئێرە کوردستانە ئیتر دەبێ بزانین ینی تا ئێستاش لە کوردستانە هۆکارەکان چین کۆمەڵی هۆکار لە پشتەوەی ئەم مەسەلێ هەر هەنگاوێک کە حکوومەت دەنێ بە سیاست دەکرێت نابێ ئەم هەنگاوانەیە تا ئێستا شێمە لە حملەی انتخابی دەژین هەموو حزبێکی سیاسی هەموو کەناڵێکی علامی بەردەوام حملەیەکی انتخابی دەکات بەردەوام دەیەوێ لە نفوزی حزبی بەرامبەری بدا من لەبەر ئەوەی لە حزبێکی دیارکراوی هەرێمی کوردستان موسەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستانم خۆپیشاندان دەچێتە بەردەم بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کاتێکە نەسەرکردایەتی یەکگرتوو نەمەکتەبی سیاسی یەکگرتوو نە ئەمینداری یەکگرتوو ئاگاداری ئەو هەنگاوانن کە من دەنێم بە پێچەوانەوە ئەوان متمانەی تەواویان بە پسپۆری و لێ تەخەسوسی من هەیە کە من ئیش دەکەم لەو بوارە ئەوان دەزانن کە من ناچم زوڵم لە کەسێک بکەم ناچم کەسێکە خاوەن پێداویستی تایبەت بێ موچەکەی ببڕم ئەنجا ئەم موچانەش لە دەستی من نین بەفعلیە واتە ئەو بڕەپارێک کە تەرخان دەکرێت ئەوە وەزارەت نییە تا ئێستا خۆیان دەبێ بزانن هەموو هەوڵاتێک ئاگداری ئەو بێ کوردستان لە قەیرانێکی داراییدایە ئەم قەیرانە داراییە بوتەی میزانی هیچ وەزارەتێک دیار نەکراوە بودجە بۆ هیچ حکوومەت دیار نەکراوە تا تۆ لە زەوی ئەوە هەنگاو بنیت و شتەکانی خۆشڕێکرێ بڵێن هیچ فشاری لەسەر نیە لەلایەن حیزبەکەی خۆشتەوە بێت یان لەلایەن ئەو حیزبانەی کە وەکو وتمان ناویان خزاندوەتە ناو ئەم لیستەوە من وا دەزانم فشار هەیە و هەوڵدانە بەوەی کەوا ڕێکارەکانی چاکسازی ئەنجام نەدەین بەڵام ئێمە دڵنیایان دەکەینەوە هەر کەسێ بێ ڕێکارەکانی چاکسازی بەردەوام دەبین و پشکنین هەر دەکەینەوە و ئەوانەی کە کەم ئەندامنین و خۆیان خزاندۆتە دەیان کەینە دەرەوە و ئەوانە لە دوای تەواوبوونی پشکنینەکانی وەزارەتمان ڕاستە و خۆ ڕێکاری یاسایی لە بەرامبەریان دەگرینە بەر زۆر باشە پرسیارێکمان بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەڵێت ئایا ڕاستە پێداچوونەوەی پزیشکی بە کەمەندامانەکرێت جارێکیانی جارێککە پشکنینیان بۆ ئەکرێتەوە بەڵێ هەڵبەتە ئێمە دەیکەینەوە و لیژانەکان شمان تەشکیل کردو هەموو کەمەندامانەکەنەوە بەڵێ بۆ هەموو کەمەندامان دەکەینەوە و ئەوانش کە کەمەندام نینە دەردەکەون ڕێژەکان لە چەنەوە حسابەکەنەوە بۆ موچ ئێمە ڕێژەکان دیارن لە ڕێنمایەکان دەرمان کردووە تەنها ڕێژەی جەستەیی بوو لە چل کرمان بە 65 بەڵام لە هەڵبەتە ئێمە ئەوانەی کە دەستێکیان نییە یاخود قاچێکیان نییە کە لێکدانەوەی هەڵەشی بۆ کرا ئەگەر سەیری ئەو ڕێژەیە بکەی لەو کە لە وەزارەتی تەندروستی هەیە کەسێک کە قاچێکی نەبێ ڕێژەکەی دەکاتە 70% و کەسێک کە دەستێکی نەبێ ڕێژەکەی ئەویش دەکاتە 65%. ینی ئەم بۆ چوونە تەواو نەبوو کە دەڵێن وڵا ئەمە وایە بەڵام بە هەر حاڵ ئێمە ڕوونکردنەوە لەسەر ئەوە دەدەین پاشکۆ دواتر دەرەکەین کە ئەوانە کەمەندامن و مافی خۆیانە کە سوودمەند بن لە بواری کەمەندان. دوو پرسیارمان لەسەر قەرزی بچووکیش بواتەوە ئەڵێ یەکێک کە پرسێت ئایا ئەو قەرزەی کە دراوە بە قەرزی بچووک کە دراوە بە هەندێک لە گەنجان بە لاوان ڕاستە لیان وەرناگیرێتەوە تا کۆتایی هاتنی قەیرانی دارایی؟ نه ئێمە پرۆژەی قەرزی بچوو کە بڕەپارەیە کە بە وەزارەتی کار تەرخان کراوە ئەو بڕەپارەی ئێمە بە باشترین شێوە سوودمان لێوەرگرتووە و ژمارەی زیاتر لە 8,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەهۆی ئەم پرۆژانەی قەرزی بچووک ئێستا سوودمەند بوونەوە توانیویانە بژێوی ژیانیان دابین بکەن و ئێمە ئەولەویەتیشمان بۆ ئەو کەسانە دیار کردبوو کە لە دەوراتی ئێمە تەخەڕوج دەکەن بۆی کەوا بکەونە سەرخەت بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئێمە بڕیارێکمان دەرکردووە لە سندوقی قەرزی بچووکەویش ئەوەیە کە بۆ ماوەی ساڵێک هەموو قەرزێک دوا دەخەین بەهۆی قەیرانی دارایی چونکە لەوانەیە هاوڵاتێک نەتوانی بەو بڕەپارەی کە لە بەردەستێتی بژێوی ژیانی خۆی دابین بکە بۆی کەوا ئەم هاوڵاتی فریای ئەوە بکەوێت بژێوی ژیانی خۆشی دابین بکە و هەم فریای ئەوەش بکەوێت قەرزەکەی بداتەوە ئێمە بۆ ماوەی ساڵێک بۆ هەر هاوڵاتێک ئەگەر قەیرانەکە بەردەوام بێ ئێوە ینی هیواتی دەمێنێتەوە پێداچوونەوە بکەین لە سندوقی قەرزی بچووک پێداچوونەوە بە پرسیارێکی ترمان بۆ هاتووە ئەڵێت قەرزی بچووک هاوڵاتێک ئەڵێمەوە قەرزی بچووک وەرگرم چی بکەم؟ پرۆژە تەقدیم دەکا ینی ماوە تا ئێستا ماوە بەڵام ئێمە تووشی گرفتێک لە ئارادایە ئەوش ئەوەیە کە لە کاتی ئێستادا وەزارەتی دارایی دەڵێن ئێمە سیولەمان نییە واتە ناتوانین ئەو بڕەپارە دابین بکەین کە ئەو بۆ هاوڵاتی وەکو چەک تا ئێستا شێمە چەکەکانمانداوە و ئێمە نووسراوشمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران کە ئەو بڕەپارەیە لە سندوقێکی واتە لە سندوق دابنین و لە
وەکو ئەمانات بێ و لە هەمان کاتیشدا لە بانکێکی ئەهلی دابنین بۆ ئەوی کەوا ئەو بڕەپارەیە لە بەردەستی وەزارەت بێت بەیانی بتوانین بیدەینە هاوڵاتی بەڵام دیارە وتیان لەبەر ئەوەی ئێمە لە کاتی ئێستا ناتوانین ئەو سیولە دابین بکەین تاوەکو بڕەپارەکەتان بدەینێ بیبەنە بنکێکی ئەهلی وەکو خۆی دەمێنێتەوە لە کاتی ئێستادا وەزارەتی دارایی ئەو بڕەپارەی ڕاگرتووە نادا بە هاوڵاتی. باشە پرسیارێکمە بۆ هاتووە تەڵام بەنامە بۆمان هاتبوو نەک بە کۆمنت نووسیوێتی توێژەرە کۆمەڵایەتەکان لە چاکسازیەکان کە بڕیار بوو موچەکانیان تەنها لە 180 پاشەکەوت بکرێت وەکو هێزەکانی ناوخۆ بەڵامەڵێت تا ئێستا ئەو کێشەیان بۆ چارەسەر نەکردووی. ئەو پەیوەندی بە ئێمەوە نییە ئێمە لە مانجی یەکەم داوامان کرد لە دوو مانگی سلێمانی دراوە بەو شێوازە دواتر ئەویش ئێمە داوامان کرد لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ هەموو هێزەکانی و هەموو ئەو کەسانەی کە لە ناو چاکسازیەکانن ئستەتنیان بۆ بکرێ و پاشەکەوتێن وەکو وەزارەتی ناوخۆ بۆ لێ بکرێ هەڵبەتە ئەوانیش لە مانجی یەکەم کردیان بۆ هەمویان بەڵام لە خودی خۆیان دیار بوو ناتەبایەک لە نێوانیاندا هەبوو بۆیە وەزارەتی دارایی پێداچوونەوەی کرد بەمە هی توێژەرانی کەم کردەوە وەکو خۆی لێ کردەوە واتە سەداسیەکەی نەدانێ بەڵکو بۆ هێزی جێبەجێکاریدا بەڵام ئێمە نووسراومان کردووە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی داراییش بۆ ئەوەیەوە پێداچوونەوە بکرێ و هی توێژەران هەموو ئەو فەرمانبەرانەی کە لە چاکسازیەکانن ئستثنایەکیان بۆ بکرێ دیارە دەمێنێتەوە کە ڕای ئەوان لەسەر ئەمە چیە چونکە دەبێت ئەوش لەبیر نەکەین کە بڕەپارەیەکی تر وەکو دەرماڵە بۆیان خرج دەکرێت کە بڕی 450,000 بۆ ئەو فەرمانبەرانەی کە لە چاکسازیەکان کار دەکەن بۆ فەرمانبەرانی تری حکوومەت لە شوێنەکانی تر صرف ناکرێت کە ئەمەش کاریگەری خۆی بووە لەسەر موچەکانی ئەوان. بەڕێز محەممەد ئاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئامادەبوون لە بەرنامەی باسی ڕۆژ. بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژێن بۆ تاریدار بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.